جارێکی دیکە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان گواستنەوەی موچەی مامۆستایان و فەرمانبەرانی خوێندنی کوردی لە چەمچەماڵەوە بۆ کەرکووک ڕەت کردەوە. ئەمەش دوای چەندین داواکاری خوێندنی کوردی و لەقی کەرکووکی یەکێتی مامۆستایان دێت، وەک لە کۆنگرەی ڕۆژنامەوانی لەقی کەرکووکی یەکێتی مامۆستایان دەردەکەوێت. بیانووی وەزارەتی دارایی نەبوونی بانکە بۆ گواستنەوەی ئەو بڕە پارەی مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک. لە بەرواری 24/2/2021 نووسراومان کردووە، پێشکەشمان کردووە بە سکرتاریات. ئەمە نووسراوەکەی ئەگەر دەتانێت تەماشایکەن. دواتر نووسراومان کرد، ئەمە بۆ لە سکرتاریەتەوە بۆ ئەنجومەنی وەزیران بەرزکراوەتەوە و هەروەها داواکاریمان کردووە عینەن هەمان شێوە هەموو نووسراوەکان هەیە، ئەتوانن لە کۆپی بکە کۆپیەکانتان بدێنێ یان وێنەی بگرن بۆ ڕای گشتی کە لە هەوڵەکانمان لە ڕابردوودا. ئەمیش هەمان بابرین نووسراوی سکرتاریەتە بۆ وزارەتی پەروەردە بۆ چارەسەرکردنی کێشەی مامۆستایانی موچەکانیان، چونکە ناکرێت مامۆستایانی کەرکووک ڕۆژانە ببنە قوربانی، ڕۆژانە ببنە سوتەمەنی، چونکە کەرکووکەکان دائیم هەوڵیان داوە بازیان داوە. و هەروەها ئەمە نووسراوی یاداشمان کردووە بۆ وزارەتی بۆ سکرتاریەت، لێشەوە بۆ وزارەتی پەروەردە. ئەمە هەموو هەوڵەکانمان داوە، بەڵام بەداخەوە تا ئێستاکانە کەس بە دیو دەگمانەوە نەهاتووە. سکرتارێتی یەکێتی مامۆستایانی کوردستان چەندین جار داواکاری بۆ مەبەستە پێشکەش کردووە، بەڵام ڕەت کراوەتەوە. ئەندامێکی سکرتارێتیش بابەتەکە بە سیاسی دەزانێت لە نێوان پارتی و یەکێتی بۆ گواستنەوەی موچەی مامۆستایانی خوێندنی کوردی. طبعا مەسەلەی موچە و بارودۆخی مامۆستایی ناوچەدا بێنراوەکان هەر لە بیدایەتەوە تا ئیستا بە سیاسی کراوە، بە ململانەی سیاسیە لە نێوان هەردوو حیزبەکەیە. ئەمما ناوچەدا بێنراوەکان بە تایبەتی ئەمە یەکەم کێشە نییە کە سەیارەی مامۆستایان لە ڕێی چەمچەماڵەوە وەرگەڕێ و سێ مدیر بریندار بێ و مامۆستایەکی تر بە سەختی. ئەمە پێشتریش ئەم بابەتە هەبوو کە کاتێ مامۆستایان لە ڕێی تەختەقەوە هاتووشی هەولێریانە کرد دوای 16 ئۆکتۆبەر کە مامۆستایانی خوێندنی کوردی موچەکانیان لەوێ وەرەگرت کە سەر بە هەرێم بوون، چەندین مامۆستا بریندار بوو، سیارەی تێکچوو ئەمانە، بەڵام هیچ حسابێکیان بۆ نەکرا. چەندین جایمە وەکو سکرتارێت داوامان پێشکەش کردووە، یاداشمان داوەتە وەزیری پەروەردە، داوێتێ وەزیری دارایی. کێشەکە زیاتر لە وەزیری داراییە کە ئەڵێ بانک نییە، بەڵێ وان نییە، بانک هەیە، بانکی ئەهلی هەیە، بانکی حکومیش هەیە، بانکی ڕەشیدە ڕافدەینە ئەتوانێت لەگەڵیان ڕێککەوێ ئەو 7 ملیارە بدات بردرێتە ئەوێ و مامۆستایان بە ئیسراحەتی خۆیان بچن لە بانک وەریگرن. مانگانە بۆ وەرگرتنی موچەی زیاتر لە 7,000 مامۆستا و فەرمانبەری خوێندنی کوردی نزیکەی 500 بەڕێوەبەر دەبێت سەردانی بانکی چەرموو بکەن لە چەمچەماڵ. ئەمەش گرفتی هاتوچۆی بۆ مامۆستایان دروست کردووە. چەند ڕۆژی ڕابردووش بە هۆی ڕووداوی هاتوچۆ 3 بەڕێوەبەر بریندار بوون و 5 ملیۆن دیناریش لە موچەکەیان لە کاتی ڕووداوەکە دزرا. دواتر کێشەکە بە موچەی مامۆستایانی دیکە چارەسەر کرا. چیانوری، کەناڵی پەیام، کەرکووک.